من پێم وایە عەزیزانی من پێم وایە دوای احتیلال ئەوەی داڕما پەیامی ئیسلامیەکان بۆیە من حەقم بەسەر پارتی یەکێتیەوە نییە ئێستا چەند ڕندن چەند کافرن چەند ملحیدن چەند مرتدن ئەوانە شەیتانی مجەسەمن هەموو ڕۆژێک بڵێ ئەعوذ بالله من پارتی یەکێتی هەر ئەڵم کەمە هەموو سەعاتێک لە نوێژە ناوتر بەڵام لە هەموو شتێکەوە بڵێ هەر کەمە ئەوانە کوفر و ئیلحاد و بێدینی و جەرائیم و گەندەڵ و دزی و خراپەکاری و سحر و جاشایەتی و عەمالەتی و هەرچی صیفەتی سلبی هەیە و بیستومانە ئەوانن ئەوە قسەمان لەسەر ئەوان نییە ئەوان هەر ئەو دەورەیان پێسپێرراوە هەر بێ ئەوەش بکەن بۆیە لەو مەنسەبن بۆیە پارەیانە درێتێ بۆیە چەکیانە درێتێ بۆیە دیفاعیان لێکرێ بۆی وابن بەڵام من کێشەکەم هەست پێ کردووە لەوەی کە پەیامی ئیسلامیەکان پووکاوەتەوە قیەمی ئیسلامیمان داڕماوە بنەماکانی خێزان هەڵتەکیوە ڕێساکانمان لەرزیون دید و تێڕوانینی ئیستیخلافمان پووکاوەتەوە نەماوە من کێشەکەم لێرە نییە بۆیە خۆوا نازانم ێستا هی ئەوە بێوەڵا 100 کەس بچێتە ئەو شاخە 100 کەس هەموو ڕۆژێک پێمەکرێ بەخوا قەسەم هەموو وەختێک دەتوانم 100 کەس بنێرمە ئەو شاخە پارە و چەک و ئیمکانێتەوە هەموو شتێکیشی بخەمە بەردەست بەس کاکە ئەوە ناکرێ ئەو ئیشە ئێمەمانە گۆڕانکاری و کۆمەڵگەی خۆمان بکەین یامانە چەکدار بین ئەمانە گۆڕانکاریەکە بکەین برایانی من عەزیزانی من بەخوا قەسەم ئەو گۆڕانکاری ئێستا بە چەکداریش بێن 1000 چەکداریشمان هەبێ پێمان ناکرێ ئەگەر خەڵکیش لەگەڵماناوێ ئاوا ناکرێ ئێمە ئەوەی داڕماوە پێویستە بگەڕێنەوە سەری